ئوسامە ڕوفاعی لە پێشنوێژی بەشارە سەدەوە بۆ موفتی ئەحمەد شارع. موفتیە نوێەکەی سووریا چیرۆکی بانگخوازێکی هەڵاتوو لە ئەسەد بۆ بەرزترین پلەی ئاینی وڵاتەکەی. دەسەڵاتی نوێی سووریا ڕایگەاند کە ئەحمەد شارع سەرۆکی کاتی وڵاتەکە مفتی نوێی سووریای دیاری کردووە کە ئوسامە ڕوفاعیە. ئەمەش دوای ئەوەی هەفتەی پێشوو مفتیەکەی سەردەمی ڕژێمی بەشار ئەسەد دەستگیر کرا و ڕەوانەی زیندان کرا. مفتی نوێی سووریا جگەلەوەی پۆستەکەی بەرزترین دەسەڵاتی ئاینی وڵاتەکە دەبێت، هاوکات بۆ دەسەڵاتی ئەحمەد شەرعیش لە دوای کەوتنی دەسەڵاتی ئەسەدی عەلەوی دەبێتە سیمبولی دەسەڵاتێکی نوێی سوننەکان لە وڵاتە. دوای دیاریکردنی ئوسامە ڕوفاعیش بە مفتی سووریا، ئەحمەد شارع چەند کەسایەتێکی شیعی و عەلەویەکانی بینی. ئەمەش وەک جوڵە و ئاماژەیەکی سیاسی بەوەی کە دەیەوێت بڵێت دەسەڵاتی ئێستای سووریا مافی شیعەکانیش دەپارێزێت و تەنها دەسەڵاتی سوننەکان نییە. ئوسامە ڕوفاعی مفتیە نوێەکەی سووریا ساڵی 1944 لە دیمەشق لەدایک بووە. ئوسامە عەبدولکەریم ڕوفاعی بانگخوازێکی دیاری سووریایە و ساڵی 2002 بەشار ئەسەد بۆ یەکەم جار چووە مزگەوتەکەی و لە پشتیەوە نوێژی کرد. ئەگەرچی چەندین جار ئەسەد لە پشت ڕوفاعیەوە نوێژی کردووە، بەڵام لەگەڵ سەرهەڵدانی خۆپیشاندانەکانی سووریا ڕوفاعی پشتگیری خۆپیشاندانەکانی کرد و دژایەتی بەشار ئەسەدی کرد. دواتریش هەڵات بۆ میسر و لەوێشەوە بۆ ئیستانبوڵ کە تا ئێستاش لەوێ دەژی. لە چەند ڕۆژی ڕابردوو لەسەر داوای ئەحمەد شارع گەڕایەوە سووریا و بووە موفتی سووریا.